لە حکمڕانی داعشدا مووسڵ خۆی زیندانێکی گەورە بووە. ژیان، ئازادی، ڕادەربڕین، پێکەنین و هەموو شتێک حرام کراوە. لە نێو مووسڵدا داعش چەندین زیندانی ئاشکرا و نهێنی هەن. هەر کەسێک دەرپێی کورد نەبووە، سمێڵی نەتاشیوە، ڕیشی درێژ و پان نەکردووە و جگەرەی کێشاوە لەم زیندانە تاریک و تاکە کەسیانەدا تەمێکراوە. هەر کەس شەخسیەتی داعشی نەبووە لێرە گیراوە. ژنان زیندانی کراون ئەگەر بەتەنها چوو بنە دەرەوە. سزا دراون ئەگەر جلی زۆریان لەبەردا نەبوو بێت یان لە بن نیقابە ڕەشەکەوە ڕوخساریان دەرکەوت بێت. ڕەجم کراون ئەگەر بە خلافی یاسا و ڕێساکانی دەوڵەتی ئیسلامیان کرد بێت. زیندانی تەسفیرات و مکافەحە کە لە بنکەی کۆنی پۆلیسی مووسڵ یەکێکە لە زیندانە ئاشکراکانی داعش دەکەوێتە گەڕەکی فەیسەڵیە. بەڕێوەبەرایەتی کشت و کاڵ هەر لە گەڕەکی فەیسەڵیەیە. ئێرە زیندانێکی دیکەیە، خەڵکێکی زۆر لێرە بەندن، حەیامێکی درێژە ڕووناکیان نەدیوە. زیندانی ساحەی تەیەرانیش کە لە ناو جەرگەی شارەکەدا هەڵکەوتووە سیخناخە لە خەڵکی بێگوناه بەند کراون. تەنیا لەبەرەوەی سەر بە خەلافەت نین، هەندێکیشان ناچار کراون خۆیان بتەقێنەوە بەڵام نەیان وێراوە بۆیە بەندن. ژمارەیەکیشان نێدراون بۆ زیندانەکانی ڕەقە لە سووریا. ئێرە گەڕەکی ڕەشیدیەی مووسڵە. داعش هەندێک لە خانووی بەعسیە کۆنەکانی ئەم گەڕەکەی کردوون بە زیندان. ئەمانە زیندانی نهێنین، خەڵک کە لێرە بەند کراون کەس نازانێ سۆراخیان چی لێ هاتووە. پێشتر داعش بەندیخانەی بادووشی پڕ کردبوو لە زیندانی، بەڵام بەهۆی نزیکی لە بەرەکانی شەڕ و بردومانی فڕۆکەکان و هەڵهاتنی ژمارەیە گیرا و زیندانەکەی چۆڵ کرد. دەوڵەتی ئیسلامی حکمی شەرعی بەسەر خەڵکدا دەدات. مووسڵاویەکان لە زیندانەکانی داعش تۆقیون. جگە لە ژووری تاکە کەسی زیندانەکان حەفەزی ئاسنین، قامچی کەیبڵ ئامێرەکانی لێدانی کارەبا و زنجیری ئاسنینیان بۆ شکنجەی خەڵک تێدایە. ئۆپراسیۆن داعش و زیندانەکانی مووسڵ بەجارێ لەبەی دەبات.